الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. اللهم صل وسلم وزد وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين. پێخۆشحاڵم بینەرانی خۆشەویست لە حەڵقەیەکی نوێی ئەحکامەکانی ڕەمەزان هاتمەوە خزمەتی بەڕێستان. حەڵقەی ئەمڕۆمان حەڵقەی 11ەمە و بابەتەکەمان بەوە دەست پێ ئەکەین چۆن مانگی ڕەمەزان دەستنیشانەکرێ. مانگی ڕەمەزان بە دوو شت دەستنیشانەکرێ، بە دوو شێوە مانگی ڕەمەزان دەستنیشانەکرێ. یعنی یەکێک لەمانە، یا ئەوەتانێ شەعبان 30 ڕۆژە، یا ئەوەتانێ شەعبان 30 ڕۆژە و دوای 30 ڕۆژی شەعبان ئەبێ بە یەکەم ڕۆژی ڕەمەزان، یا ئەوەتانێ لە 29 شەعبانە مانگی ڕەمەزان ئەبینرێ و شەعبان بە 29 ئەژمێررێ و مانگی ڕەمەزان لە دوای 29 دەست پێ ئەکا، لە دوای 29 شەعبان دەست پێ ئەکا. ئەمەش طبعاً بەپێی حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ لە 29 شەعبانە هەوڵدەن تەماشا بکەن بزان مانگ ئەبینن، ئەگەر مانگتان بینی ئەوە بە بەیانیەکەیان ڕەمەزانەوە، ئەگەر مانگ نەبینرا ئەوە شەعبان 30 تەواو ئەکا و پاشان دوای ئەو 30 یەکەم ڕۆژی ڕەمەزان دەست پێ ئەکا. ئەگەر دنیا هەور بوو یان حاڵەتێک بوو مانگ نەبینرا ئەوە شەعبان هەر بە 30 حەساوەکرێ و دوای ئەوە ڕۆژەکەی دوای ئەوە بە یەکی ڕەمەزان لە قەڵەم ئەدرێ. بەم شێوازە زانایان هەموو ساڵێک مانگی ڕەمەزان دەست نیشانەکەن. بە هەمان شێوە مانگی ڕەمەزانش کە کۆتایی بدێ بە هەمان شێوە تەماشا ئەکرێ لە 29 ڕەمەزان تەماشا ئەکرێ بزانم مانگی شەوال دەرەکەوێ یا دەرناکەوێ. ئەگەر دەرنەکەوت ئەوە ڕەمەزان ئەبێ بە 30 و دوای 30ەکە یەکی شەوال، یعنی ڕۆژی جەژنی ڕەمەزان دوای ئەوەیە، دوای 30 ڕەمەزان دەست پێەکە جەژن، یعنی شەوال، یەکی شەوال. ئەگەریش مانگ بینرا لە 29 ڕەمەزانە ئەوە ڕەمەزان بە 29 حەساوەکرێ و ڕۆژی دوای ئەوە ئەبێ بە یەکی شەوال کە ڕۆژی جەژنی ڕەمەزانە. ئەمە بەپێی ئەو حەدیثانەی کە لەو بارەوە هاتوون. بابەتێکی تر خۆشەویستەکانم دەربارەی مەرجەکانی واجببوونی ڕۆژوو. ڕۆژوو بە چەند مەرجێک واجب ئەبێ، بە چەند مەرجێک ڕۆژوو واجب ئەبێ. یەکەم لەو مەرجانە، یعنی ئەگەر مەرجێک لەم مەرجانە نەبوو ئەوە ڕۆژوو واجب نابێ، ئەوە ڕۆژوو واجب نابێ، ئەبێ ئەم مەرجانە هەموو هەبێ ئەو جا ڕۆژوو لەسەر ئەو کەسە واجب ئەبێ. یەکەم ئیسلام، یەکەم ئیسلام، ئەویش ئەوەیە کە کابرا مسلمان بێ. مسلمان بوون شەڕتێکی گشتیە بۆ هەموو خیتابە دینیەکان، خیتابە شەرعیەکان، یعنی بۆ نوێژ، بۆ زەکات، بۆ حەج، هەموو ئەمانە یەکەم مەرج لە مەرجەکان ئەبێ کابرا مسلمان بێ، ئەو جا واجب ئەبێ لەسەری. ئەگەر مسلمان نەبێ واجب نابێ لەسەری. ئەمەش طبعاً بەڵگەمان زۆرە لەسەر. یەکێک لەوانە کە لەو بەڵگانەکە هەیە حەدیثەکەی ئیبن عومەرە کە لە صحیحەین هاتووە کەوا فەرمووی ئیسلام بیناکراوە لەسەر 5 شت. یەکەم شایەتمانە، یەکەمیان شایەتمانە، ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله. پاشان شتەکانی تر دێ، نوێژ، زەکات، ڕۆژوو، حەج. بەم شێوازە، یانی ئەگەر شایەتمانەکە نەبێ کەوا بوو ئەوکانی تریش جێبەجێ ناکرێ، کەوا بوو مەرجی یەکەم ئیسلام بوون. مەرجی دووهەم بالغ بوون، واتە پێگەیشتن. بەبێ بالغ بوون تەکلیفی شەرعی سابت نابێ، ئەبێ ئەو کەسە بالغ ببێ، ئەو جا تەکلیفی شەرعی لەسەری جێبەجێ ئەکرێ. ئەگینا ئەگەر بالغ نەبوو بە مناڵ حەسابەکرێ، بە مناڵ حەسابەکرێ و مناڵیش واجب نییە لەسەری ڕۆژوو بگرێ. بەڵام ئەگەر تەمەنی مناڵ لە 7 کردێ سەرەوە سنەتە، یان باش وایە ڕای بێنی لەسەر ڕۆژوو گرتن.
باش وایە ڕای بێنی لەسەر ڕۆژ و گرتن. طبعا لەسەر ئەمە بەڵگەمان زۆرە. یەکێک لەو بەڵگانە حەدیثەکەی عەلی کوڕی ئەبی تاالبە خوای لێ ڕازی بێ، و هەر ئەم حەدیثە لە ڕیوایەتی تریشە، يعني لە ڕێگای تریشەوە لە عایشەی خێزانی پێغەمبەریش صلی الله عليه وسلم خوای لێ ڕازی بێ گێڕاوەتەوە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: رفع القلم عن ثلاثة: عن المجنون المغلوب على عقله حتى يفيق، وعن النائم حتى يستيقظ، وعن الصبي حتى يحتلم. قەڵەم هەر گیراوە، قەڵەمی تاوان هەر گیراوە لەسەر سێ کەس. یەکەمیان لەسەر شێت هەتاوەکو، يعني ئەو کەسەی کە بەخشراوە کە عەقلی لە شوێن خۆیان نییە، هەتاوەکو عاقڵ ئەبێتەوە، دێتەوە هۆشی خۆی، و لەسەر خەوتو تاوەکو دێتەوە خەبەر هەڵەسێ لە خەو، و لەسەر مناڵیش هەتا بالغە بێ، هەتا باڵغە بێ. ئەم حەدیثە طبعا ئەصحابی سونەن ئەیگێڕنەوە، وەکو باسمان کردی ڕێگایەکی تریشی هەیە لە عایشەی دایکی ئیماندارانەوە خوای لێ ڕازی بێ. ئەلبانیش ئەڵێ حەدیثەکە صحیحە. لەسەر ئەوەی کە ئێمە وتمان ئەگەر مناڵ ڕای بێنی لەسەر ڕۆژوگرتن هەر لە مناڵیەوە چاکە پێش بالغ بوونیشی، ئەوەش لە صحیحەینا هاتووە کەوا سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مناڵەکانیان لەگەڵ خۆیانە ئەبرد بۆ مزگەوت لە کاتی ڕۆژووە، و ئەفەرمێت تۆپمان بۆیان دروستە کرد لە خوری، تۆپمان بۆیان دروستە کرد لە بەن و خوری، بۆ ئەوەی یاری پێ بکەن هەر کاتێ برسیان بواە هەتاوەکو تحمل بکەن و لەگەڵ ئێمەیە بەڕۆژوو بن هەتا ئێوارە. بەچیا بزانین کەسێک بالغ بووە؟ علاماتی بلوغ چییە؟ نیشانەکانی بالغبوونی کەسەکە چییە؟ نیشانەکان لە پیاوە یان لە نێرە سیانە، لە ئافرەتە یەکێکی تریش زیادەکە، لە کچا یەکێکی تریش، لە مێینەیە یەک شەرتێکی تر، یەک علامەت و نیشانەیەکی تر زیادەکە، کەوابوو بۆ مێینە چوارە، بۆ نێرینە علامات و نیشانەکانی بالغ بوون سیانە. یەکەمیان ئەو کەسە ئەگەر تووشی ئیحتیلام هات، واتە تووشی لەشگرانی هات کە مەنیدا ئەبەزێ، ئیتر ئەو لەشگرانیە لە خەوا بێ یان وەکو لە کاتی بەخەبەربوونا. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نور ئاەتی 59 ئەفەرمێ: وإذا بلغ الأطفال منكم الحلم فليستأذنوا كما استأذن الذين من قبلهم. يعني مناڵ ئەگەر بالغ بوو، ئەگەر تووشی ئیحتیلام بوو، ئیتر بە ئیجازە وەرگێ کاتێ دێتە ماڵەوە، کاتی دێتە ژووری خەوتنەوە، با ئیجازە وەربگرێ، ڕوخسەت وەربگرێ. لێرە مەقسەد ئەوەیە يعني بالغ بوونی بە حلم ناوبردووە، يعني بەوەی کە ئینسان لەشی گران بێ. و حەدیثیشمان هەیە حەدیثێکی تر لەو بارەوە، حەدیثی ئەبوو سعیدی خودری ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: غسلی جمعە واجبە لەسەر گشت محتەلیمێک. طبعا متفق عليه حەدیثەکە. غسلی جمعە واجبە لەسەر گشت محتەلیم. محتەلیم يعني ئەو کەسێک کەوا خەو ئەبینێ و لەشی گران ئەبێ، يعني بەو شێوە بالغ بوون دیاری ئەکرێ. ئەمە علامەت و نیشانەی یەکەم طبعا ئەمە لە کچا و لە کوڕیشە، لە نێرینەیە و لە مێینەیشە. علامەتی دووهەم بە دروستبوونی مو یان تووک لەسەر عەورەتی هەردوو نێر یا مێ، ئەویش علامەت و نیشانەیەکە بۆ ئەوەی کە ئەو کەسە بالغ بووە. و هەروەها نیشانەی دەموچاوی جاری وهەیە بە دەموچاوە کوڕ بە شوار بۆ ئەبانەیە خەتەدا، ئەوەش علامەیە لەسەر ئەوەی کەوا بالغ بووە. نیشانەی سێم ئەگەر تەمەنی گەشتە 15 ساڵ، یعنی ئەگەر ئەو نیشانانەی تر بەدی نەهات، تەمەنی گەیشتە 15 ساڵ، ئەوە علاماتی بلوغە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیبن عومەر و یەک دوو گەنجی تاقی کردەوە لە کاتێکا کە بۆ غەزا کە کامیان تەمەنیان گەشتە 15، ئەوەیانی ئەبرد بۆ غەزا، کەوا بوو 15 ساڵ، علاماتی پیاوەتی و علاماتی بلوغە. بۆ کچ علامەتێکی تر زیادەکرێ، نیشانەیەکی تر هەیە، ئەویش کەوتنە سوڕی مانگانە. ئەویش کەوتنە سوڕی مانگانە. ئەگەر ئافرەت کەوتە سوڕی مانگانە، ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا بالغ بووە، ئەوە بەڵگەی بالغ بوونیەتی. کەوا بوو کوڕ و کچ سێ نیشانیان هەیە، بەڵام کچ یەکێکی تریشی بۆ زیادە بێ کە حەیزەکەیە. و ئەمە ئێستا بەم هینەی کە باسمان کرد
مەرجەکانی واجببوونی ڕۆژوو وتمان یەکەم ئیسلام بوون، دووەم بالغ بوون، سێم عقل، یعنی تەکلیفی شەرعی لەسەر ئینسانی عاقڵە نەک لەسەر ئینسانی بێعقڵ. بۆیە شریعەتی پیرۆزی ئیسلام هینێکی ترشی زیاد کردو، مەرجێکی ترشی زیاد کردو بۆ ئەوەی کە عیبادات لەسەر ئینسان فەرزکە کە ئەویش عقڵە. کابرا ئەگەر عقلی لەدەستدا یان عقلی لەسەر خۆی نەبوو ئەوە تەکلیفی شەرعی لەسەر نییە. جا ئەگەر عقلەکە بە بێویستی خۆی لەدەستیدا بوو ئەوە گوناحبار نابێ، بەڵام ئەگەر خۆی بووە سەبەبی ئەوەی عقلەکە لەدەست بدا گوناحبار ئەبێ و پێویستە کاتێ هاتەوەشی خۆی هەمووی بە قەزا بداتەوە، ئیتر نوێژ بێ یان ڕۆژوو. بەڵام ئەگەر لە دەستی چوو بەویستی خۆی نەبوو لە دەستدانەکە قەزاکردنەوەی لەسەر نییە و ئەسڵەن واجبیش نییە لەسەری ئەو فەرزە. خوای پەروەردگار بخاتن ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکات. طبعاً خاڵێکی تر ماوە ئینشاءڵڵا خەینە حەڵقەی داهاتوو لە یعنی خاڵی چوارەم لە مەرجەکانی واجببوونی ڕۆژوو. ئینشاءڵڵا سیانیمان باس کردووە، حەڵقەی داهاتوو خاڵی چوارەمیش باسەکەین. خوای پەروەردگار بخاتن ناو جوانەکانی خۆی ڕۆژوو تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزە لە هەموو لایەکمان قبوڵ بکا. والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.